سڵاو ئەم کاتتان باش لە بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی میهرەبانی لەگەڵتان ساڵێک تێپەڕی بەسەرکردنەوەی بەشی چارەسەری سروشتی لە نەخۆشخانەکەماندا سوپاس و ستایش بە خودای گەورە کە لە ماوەی ساڵێکدا توانیمان زیاتر لە 15,000 جەڵسەی چارەسەری سروشتی ئەنجام بدەین کۆی گشتی نەخۆشەکانمان لە ماوەی ساڵێکدا 4,572 نەخۆش بوو. بەشەکەمان پێک دێت لە 4 هۆڵی گەورە کە ئەوانش بریتیندا 2 هۆڵی تایبەت بۆ چارەسەرکردن بە تەکنیکی دەستی و هەروەها ئامێری تایبەت بە چارەسەری سروشتی و هەروەها 2 هۆڵی گەورەی وەرزش کە تێیدا وەرزش بە نەخۆشەکانمان دەکەین. وەوامان کردووە کە بەشی پیاوان جیا بێت لە بەشی ئافرەتە. ئەمەش هەم بەپێی ئەوەی کە هەمومان موسڵمانین و هەروەها بۆ زیاتر ئاسوودەیی نەخۆشەکانمان بە تایبەت نەخۆشانی ئافرەت. و منداڵانی چاوگەشتمان لەبیر نەکردووە بەشی تایبەتمان هەیە بۆ چارەسەرکردنی ئەو منداڵانەی کە کێشەی دواکەوتنی گەشتیان هەیە یاخود ئەو منداڵانەی کە شەلل دەماغن یان ئەو منداڵانەی کێشە لە ڕۆیشتنیاندا هەیە ناتوان دابنیشن یان ناتوان ڕێ بکەن بە شێوەیەکی ئاسایی. لە بەشەکەماندا هەموو ئەو حاڵەتانێک کە پەیوەندیان بە چارەسەری سروشتی هەیە چارەسەر دەکرێت. ئەو حاڵەتانێک کە زۆر باون لە چارەسەری سروشتیدا پشت ئێشەیە. هەر حاڵەتێک کە وەبێتە هۆی دروستبوونی پشت ئێشە لە نەخۆشەکانماندا وەکو ئینزیلاق یاخود سەوۆفان یاخود ئەو نەخۆشانەی کە نەشتەرگەریان کردووە لە دوای نەشتەرگەری پێویستیان بە چارەسەری سروشتی هەیە یاخود تۆی چارەسەرخواز هەر کێشەیەک هەیە لە ئەژنۆکانتدا بەدەست ئازاری سەوۆفانەوە لەناڵێنیت یاخود تووشی پچرانی ڕیباتەکانی ئەژنوت بوویت دەتوانن چارەسەری سروشتی وەربگرن. و هەروەها ئەو نەخۆشانەی کە تووشی نەخۆشی جەڵتەی دەماغیش بوون بە شێوەیەکی باو لەلای ئێمە چارەسەر دەکرێت. میهرەبانی لە خزمەتی ئێوە چارەسەرخوازدایە. بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی میهرەبانی وەکو هەموو بەشەکانی نەخۆشخانەی میهرەبانی لە خزمەتی ئێوە چارەسەرخوازداین بە باشترین کاڵێتی و هەروەها نرخی زۆر گونجاو. هیوام سەلامەتی هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی